باوکە ڕۆژ نەکەمە داخۆ لە شوێنێکە ڕای نەگرم خۆمەکەم بەژێر تەنکەرێکە بە ئالێریا بوەستم حەولە وەلا قووەتە ئیلا بالله. ئەلەو هاژنەکە ڕەحیم لەکوێی؟ ئەلێ ڕۆژی 200 پرسیارم لێکەی 199 ئەوەیە ڕەحیم لەکوێی لە کوێم لە ڕێگام هەنێک کەلوپەلمێ هەر ئێستا بۆم کڕە. ئاخر دەنانا ئێستا ناڕۆڵە بۆ ئێستا شەو کە هاتمەوە بابە ئێستا ئیشمەیە ئاخر بیرێ دەچێتەوە تۆ شەو نیوەی شەو بۆ من یەیتەوە. ئاخر ژنەکە گوناح تەگا وەڵڵاهی دوێنێش تاقیر بووم 3 کەسم بردو بە واسە تاکو وەریان گرتوومەتەوە ئەرێتە بەسا نەخێر ئێستا بۆ منی بێنە. الحكم لله باشە دە بە ڤایبەر بۆ بنێرە بابیرم نەچێتەوە دەدەی باشە باش دەی بۆ دەنێرم. دەیخوا حافیز. کاکە گیانبایی 4250 34مان بەرە 250کەی بۆ خۆ. ئای دەست خۆشخوانەی بڕێ دەستی تۆش خۆش بێت. ئاژنەکە ڕەحیم بیرم چوو ئاردم بۆ بێنەرەوە. ئەردی بۆ چییە؟ ئەیکەم بە کێک باش دە باشە دەدەیخە کاکە زەحمە نەبێ ئارد لەکوێوەیە؟ ئالوێوەیە ئاواوە؟ بەڵێ بەڵێ. دیسان تەلەفۆنە ێستا سەیسا ژنەکە بەشتی تری بیر چووە. ئاژنەکە کورە ژنی چه کورە احترامی خۆت بگرە ئەمە ژنی تومە. کاک ڕەحمەجان تۆی جەنابێت داوای لێبوردنەکەم وەم زانین ژنەکەمە کورە داوای لێبوردنی چ حاڵی چ ژنی چ کورە کاکە تو کەینێ مەزبوط دەبی برام کاکە لۆ مەزبوط نابێت و کاکە لۆ دەوامت مەزبوط ناکەی. بە قوربانە بم یەک تۆزی کاگەمە ئەوێ بە خۆت غیابوشتم نەی ئامان کۆرە تو غایب درای و قەتع ڕادەم درای گوناح دەکا وەڵا ئەگە کاکەیم زروفی خۆمە بۆ تێگەێنم ئەگەر قبوڵت نەکرد هەڵبەتە چیڵی بێڵە کورە دەزوو وەرە زوو زروفی چ زروف باش بە ساقە بم باش ئەها ئێستا ئەگەم ئێستا دای خواحافظ السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوا لێمان خۆش بی خۆیە بە خاتری گەورەی خۆ لە بەڵای نەگەهان لە شەڕی شەیتان لە فیتنەی آخر زەمان بە درمانکەی خوایە بڵێم حکومەتەمان نەرم کەیم و چە زۆر زوو بابە باوکەم خوای تەقاوتەکەی دایکم بەرێ بەلای دکتۆری دان و دانەکانی دایکم چاکاتەوە زۆر ئازاری هەیە دانم خوایە گیاندانی ئازاری زۆرە دایکم خوا ڕەحم بۆ مێردەم کەی خوایە لە ڕەفیقی خراپ بە دووریکەی ئەو برایم ساڵحکەی خوایە ئەو پورەم لە نەخۆشیە ڕزگارکەی خوایە ئەو کچە شەشی علمیە خوایە شەنگە ڕزگاری کەیت و ناجاحەت بێنێ خوایە لاڤینی خوشکم بە بەختی خۆی بگا و بچێتە ماڵ و حاڵی خۆی بەو کوڕە بگا زۆر دڵی پێوێت ئامین ئامین خوایە ئەم ماڵەیە مەڵی زنجیرە دەرەمای تورکیە ئەنواع قەزیەتیە خوا ڕەحمان پێ بکەی ئەو بۆنی قاچی تۆیە گۆریەکانت شت بۆ بەردەکاو تێکرد تێم کرد داندا بە مریشکەکان ئەڵێم بۆ لێرە کاو گەرم ناکا پلاگێ و بۆ لێرەکە و چاکرد ئەویشم چاکرد سوتا بوو ئەی جلەکانی خۆت لا برد دەباشە جلەکانی قسە خسالەوە هەڵم گرتووە هەر هەمووی تایدی تێکرد خسالەکە ئەی قابلە بێت تایید دەباشە ماڵە بە قڕنەگیرە ژنی خەڵکی کە مێردەکەیەتەوە یاخوا بە خێر بێتەوە پیاوە کە مانوو نەبی تۆش دەک ئەڵی دارکوونکەری مێشکی منێ کور کردووە ئەوە کردو ئەمە کردووە ئەرێ خۆ بوونی تەڕەپیازێ لێت شەوشات منەچمەنم شەوشات دەفەرمون نەشیێش نەشیر قوێ لە چاکە بم
يلا اخوة شوشة الرحم. شوشات رحم ئای بەراکانی گرتو توانێ ئەجەژنەکە گرتوومەتەوە کاکە بۆ واکەی وا ڕۆژە بێتەوە دەبێت لە تۆ جێ بخەوم باین دەوام بێ ئەلەم زۆرە پرخێنی مێشکم چوو ئەو پرخە واز بێنە دەی شەوشات تەپەتەی پەنجەرەکەیت ئەیدە بزانە پشی لێژ دەکە سەعات چواری بارێوە ڕۆن بایی دەوامم هەیە دە باشە شەوشەت ژنەکە چی دەوێت ئەمەنە لەگەڵ ئاوتم ئەمەنە واسواسیک و ئەمەنە چەلەحانێ و کرد ئەو شتانەی دوێ نەکەوتە لە سۆپەرمارکێت بۆم کڕا هەر هەموویم بیر چوو بچۆ بێنەرەوە چی بێنمەوە ژنەکە سا حوتی بێنە بە تۆ جیکە بخەومەوە دە بنو دەبخەوە ڕەحمانی مودیرە سەعان نوێ قوڕ بە ئەوسەرە ئەلەو قوربان باشی بەیانی باش کورە بەیانی باشی چه حاڵی چه ئەوە سەعات نوێیە کورە ئەو هەموو عالەمە لەسەر ئیشێت و لە چێنەری قوربان داوای لێبور نەکەم تۆجێ تاخیر بووم یەک ئازایی ناوسکم بۆ هاتووە و لە ڕوود چشتی وانە ئەوە سێ مانگات و بەو فرت و فێل و کراواتەی دەمهینی و دەمبەی بە حەیاتی مەزبوط نابی بە حەیاتی زارش کە چڕ چاو لێرە نەبینمە تو فەزل کرای فەسڵ یە گوناحتانەکە بۆ من فەسڵەکەن ئەلەو دایخستەوە ژنەکە ئەمەنە و لەگەڵ ئاوتم ئەوەنە و سەرێک کردە سەرم شتێتێ کردم ئەوە تا فەسڵ کرام خۆش بوو ئەیە ڕۆ گەرمەسان ئەبێ ماڵی حەسەن بەگ لە شۆ بێ خەمت نەبی گەورم هەر دەیبینینەوە ئەوە تا ئەوە کابرایەکە ئەتە لەوێ ڕاگرین پرسیاری لێ خاڵە چۆنی خاڵە گیان ماڵی حەسەن بەگ نازانی لەکوێیە خاڵە وتم نازانی ماڵی حەسەن بەگ لەکوێیە ئەرێ تۆ بە شەری گێلی گەمژەی بۆ جواب نادێتە پرسیار لێکە ماڵی حەسەن بەگ لەکوێیە گەمژە کەڕی لاڵی کاسە پێوە کورە تو عەقڵ دەیە کورە تو دەماغت هەیە 2 سەعاتە سوالت لێ دەکات جوابی نادەیەوە ئەتوو بە شەری کورە لۆ کورەوە گەلە بێعەقڵە لێندایە پێ دەکەنی ئاخر ئێوەم ناسیەوە کێن چۆن ئێمە ناسیەوە ئاخر بە هەڵسم کەوتانە
تێناگەم. ئاها ئەوە یەکەم جار پرسیارەکانی لێکردم ئەوە سەرکردەکەتانە. ئەوی دوو هەمجار کە هاتە خوارە و جنێوەکانی پێیان ئەوە ڕاوێژکاری سەرکردەکەیە. ئەوی سێهەمیان کە لێیدام ئەوە حیمایەتانە. باشە سەیرە تۆ نابینای چۆ نەزانی؟ چۆن نازانم ئەی نەمود ئەوەی یەکەم سەرکردەکەتانە چونکە بە ئەتەکیەت و بەڕێک و پێکی قسەی لەگەڵ مناکرد لە پێگەکەی خۆیەتی چکەی سەر ناو خەڵکایە ئەی چۆن ئەوەی دوو هەمیان کەوتم ڕاوێژکاری سەرکردەکەیە کابرایەکی ماساو چییە لەبەر خاتی ئەوەی کەوا مەسوولەکەی لێی رازی بێت جاجال بێ ئەدەبی ژەنوێنێ ئەوەی سێهەمیشان کەوتم حیمایەیە ئەی نانەکەی لەوەیایە چوار شەق نەهاوێ و سێ زلە لە من نەیەت بەخوا مەعاشەکەیە بڕن. وەڵڵاهی ئافرم زیرەکی بەڵام بە ساقە بم پێمان بڵێ ماڵی حەسەن بەگ لە شوایە. ماڵی حەسەن بەگ وەڵڵاهی تا نەزانم بۆچی هاتوون ئەشەمبیلا قسە ناکەم. وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ بۆ ئیشێکی خێر هاتوین. بەخوا ناچە بە عەقڵمان مەسوول و ئیشی خێرشتی وانە یا زەلامێکتان کوتۆ ئەتانێ بە پارە سوڵحی لەگەڵا بکەن یا شتێکی قۆرتان کردو ئەستەغفیرالله العەظیم ئەتانێ سوڵحی لەگەڵا بکەن. نەوەڵڵا ئەوانە نییە. ئەی چییە؟ ئەناڵم ئیشێکی خێرمان پێێتی. ئەی دەی مادام سڕێ ڕووی بابم ڕەش بێکە پێتان بڵێم. ماشەڵڵا ئەم حەجمە طەبیعی نییە. بەخوا بێعەقڵن. گەرمەسار هەرێ کسێ بەس نییە و خرمە ئەرێ دە بەسە خرمە خرم هەموو شەوێ خرمۆر و بەس نییە پێکەنە شێستی مانجەیە شنو مێردی عالەمێ بە شەوان بە ڕۆمانسی تەعامل لەگە یەک دەکەن ئێمەش بە خرمە خیاری شارۆخش بینە بنجەی بابە کونایشی بابە کونایشی ئاتو دەزانێت چەند لەو مایدەیە کردیە ئاتو لە سبەینی ڕات پێی دەکەی مایدەی فیریش بام کە لە مێژوو تەقی بوو نە باشتر بووم هەرێکسێتە بە سەو خرمە ئەی بابە ڕوو چبوو لە پشتم ڕاچوو سێو لە پشتم ڕادەسی سێو دیتە بێتە بنجەی کچێ بەس نییە هاوار ئەوەش بخۆ مەغدوری بەکە چێ حەبوو بۆ ئەم شەوەشی کچێ وەڵڵاهی لەوەی دەترسێن برایەکانی حەلیمەی خێزانم بمبینی وەڵڵاهی مشکلە ناوانە بە قورعان حەبوو جا بە وەزعی چۆن دەبێ منەوە تۆ نەتوانی لە دەرێ بێن شەربەتێک دەگەڵێک بخۆینەوە براکانی حەلیمەیدە کچێ تو معاناتی من نازانێت چێ وەڵڵا من لە معانات دەژیم وەڵڵا ئەمن سرم چووتە قوڕێ لەگە حەلیمەی ئەمن نییە تازە نییە تازە سمێرم گۆگرەی دەکرد باپیرم دەیگۆ ئی لە دەبی ژنێ بینی بە بامی دەگۆ دەیگۆ ژنی لۆوەی نەینی دوایەوە کوڕەکی خراپ دەردێ دوای ناتانی سەیتەڕی سەری بکەی وەڵحاسڵ ئەمنیان تووشی حەلیمەی کرد شەوی بوو کوزاوایەتی چم دیت پەردەی دەم چایم هەڵدا و دەعبام دیت جارێ هیچی نەگو یەکسەر گوتی یەڵە خواردنی بخۆین یەکەم شەو دەیگۆ خواردنی بخۆین دەزانی چێ ئەبۆ باوەت باش پێ بڵم چەتەنێ ئەو جویانت ئایلەی من ئەمن نادا بە پیاوێکی کەژنی هەیە هەڵی بووی دەبێت تەلاقی دەی زۆر بەخێرێن ستەخۆن خزمەتتان کەین لۆ من ماستاوەکی تێر خێبینە حەبە خۆیرەکە بابخانە نییە کاکە لیمۆنانایەکی بێنە بۆ من لیمۆنانا بەسەرچاو ئێمنی ژۆچوی کاکە نعناعەکەی تێدا باش شەویش بەسەرچاو بێ زەحمەت دوودانە لیمۆنانە دوو لیمۆنانا باش بەسەرچاو دەخسمەت بێن حەبوو ئێرەکە بابخانەیە بۆ دەزانیە من حەلیمەم دەگەڵ حەلیمەی هاتوێ دەرێ لێ مەگرە وڵایە من جێبە هەم نەدیتەوە یەکەم جارە لە بە خاتری تو دێمە جێبە ئەمە هەر چای خانەی احتیاطی داهێنشا گوتم چایەکی بینەکە چایەکی بینەکە کاراوارم کردێ بەخوای ئەخە حەلیمە فێری سەقافەتی نەکردووی لەمە بە دوا دەبێ فێر بیە من دێمە جێ ئاوە کەچێ ئەو حەلیمەیە ئەکبەر غەڵەت بوو لە ژیانی من کەچێ ئەو حەلیمەیە ئەمنی تەحتیم کرد تەدمیر بووم هەکە بابەت جانتەی ژنان میکیازی تێدا نییە هەکە جانتەی تو میکیاز تێدا نییە کەچێ بابە ئیوی خیاری تێدایە جێزەری تێدایە کچێ شەکرە زێوی تێدایە هەکە جانتەی تو بۆنی مەعەتەری تێدا نییە کچێ ئیوی بەهاراتی تێدایە کچێ ئیوی کەچەبی تێدایە
کچێ ئیوی تەوابلی تێدایە کچێ معدل بۆ تەوابلمان لێ دەدەری باب لە هیچی ئاینەما ئەبوو خۆ ئەوە چەندتای خۆسەلاتە نییە ئەوەیە معاناتی من حیاتم ئەوەیە معاناتی من ئەڤین ڕحەکەم لە من تێبگەت هێ ئەتو بەس لە من بگەی مشکلەمان نابی ئەمن ئەتوی بە جیمارە دەکەم ماوەک وەچی کەتینە سەرسکەی ئەو زەمەجارە چی وەردەگرم و ڕات تەلاقی دەدەم حیاتم ئەوەندە بەجێ من کە ئەدی ئایلەم سپاس دەستخۆش چێ ئەڤین حیاتم ڕحەکەی من بە قورعان ئەتو نەبی لە ژیانم شێت دەبمە من هەیبە خەی نەعیبنی ئافۆکە حیاتم کچێ ئەتو دەتێ بم شێت بم کچێ دەتەوێت تەحتیم بم بەس نییە لە دەست حەلیمۆکەی شێت بووی بە ئەوزە بلێ لە دەست ئەفۆ شێت بوو کچێ ئەتو دەرد و دەرمانی منی بابە بەس پێت ڕازی بە کچێ بەس ڕازی بە ئەتو نییە ڕازی بێ هەموو خۆشی دنیام دەدێ ئەفۆکە حیاتم نازانم ئەبۆ با فکری لێ بکەمەوە جا پێت دەڵێم کەس بە دواتەوە نەبوو نەوەڵا قوربانەوە چییە ئاوەڕانە لە پۆلیس بەدواتەوەیە نەوەڵا پۆلیس دیە بۆی وتم بابێنە ئێرە و چکە زانی چی قەزیەکە ئێمە هەرچی کەس زانیوێتی گوێمەیە دێ قوربان بەڕاستی یعنی ئەم باخە جوانە و چاک دزی ئەلم دزی دەستکە بۆ خۆت دەستێ خۆش بێت کورت و واز لەو شتانە بێنە نەکبەتی کوڕی نەکبەت قەزیەکەمان زۆر گەورە بۆ چۆتە مەحکەمەوە وا نەڵێ بەخوا وەڵام من بایەکە و بەلای ژۆماڕوە بۆ من سێ ڕۆژەنانم خواردووە گەورم شەوکردنانە بۆ ناخورێ سەمون بخۆ چییە پێم ڕابێری کەی وەختیەوەی نەکبەت هەر هەمومان هەڵەواسن باوکە ڕۆ بەگوێ شەڵا بەجۆ بواە دێوەڵا جۆ بگرم من ئەسڵەن هەر بە خەیاڵمان نایەت بۆ چۆن ئەی من پێم نەوتی خطەمە دروستەکە لای خۆمە ئەی ڕۆژێ گەورم شەوکە پێم نەوتی مۆزەفێکم هەیە ناوی عبوێ تۆزێ حەپۆل و گێژە ئەم عبوێ ئیفادێکی بووەکەم بۆ فەڕەنسا ئەی دوایەوە نیازی هەیە ژنی دوو هەم بێنێت ئەخم بەس بڵێ چونکە شتەکان مەراحیلە مەرحەلە بە مەرحەلاچینە پێشەوە تۆ قەزیەکە دانێ بۆ خۆم و حەق نەبێ باش ئێستا من چی بکەم گەورم شەوکەت بەس بڵێ من چی بکەم تۆ قۆڵکە بە قۆڵمە ئێستا من تێدەگەێنم خۆ بۆ ناخۆن ئەمن وەچی ئەتوی دەبینم سەر درم دەگیرێ قەپاغی مەعیدەم قەپات دەبی ئەوە تو لە زیاتی من ناخۆی ماشەڵڵا وەچە تو نای دەخۆی بەشی یەک گەڕەکی دەخۆی ئەتو تێر دەبی یەک گەڕەک تێر دەبی وانەش خنچەی ئەوەش بخۆ با مەغدور نەبی هەموو ڕژال لەسەر چ بوو گۆتە چە بوو ماینووسەکە کچێ بابە نەمهینە نا بابە خراپە خراپ کەچەپ خراپە لۆتەوە دەدەخۆی چێ بابە هەفتەکەی دی یەک سێتم هینا بە دوو ڕۆژی خەلاست کرد دەتەوێت خۆت بکوژی ئەوە مەوزوعەکەی حەزم کرد پێت بڵێم سەفەرێکم کردتە پێشی ئیدائیرەی بە ئیفاد دەچوە فەڕەنسا مژەم ئێوە دەی بابە نابی نا ئەوە ئیفادە ئیدائیرەیە لۆ ئیش دەچین فێری دەورە و شتانە دەبین هەوکە ئی خواردنێ با ئیفادەکە ئەتون دەنارد ئەلگوناح بۆم بچم بەس ئەوە ئیشی دایرەیە نابێت توی بم ئەوجە لەوێن دەرێ عەبای فەڕەنسی دۆ دەینم عەبام ناوێ پەریری فەڕەنسی بۆ بێنە پەریری فەڕەنسی بەسەر ئەو چاوانم لۆ دەینم بە چاوان ئەی من نێم بۆ فەڕەنسا پەریر دۆ ناینم ئەو دەبار یەک دەقەمە دیرە بزانم چی دێ بەڵێ مامۆستا چاوەکەمی بەڕێزێت و یعنی بەیانی بێمەلات بەتەنێ باشە بە چاوان ئیشەڵڵە بەیانی زوو بەتەنیا دێمەلات لە خزمەتم سەرچاوم ئەوتم شایست دەکەی مامۆستا ئەڵەم ئەمونەوەکو یەکێک گوێی لێمان بێت بزان کەوا تۆم نادۆ بە شەرەف و ناموسم 50 کەس سەرەی گرت و بۆم ئیفادی فەڕەنسایە جارێشم براکانم بزانم ئەوان نەنووسراون تۆ نووسراویت هەڕێک ژنەکەمە بنەوە وەڵا مامۆستا ئەمن مەمنونی تومە بەڕاستی یعنی ئەوە چاکەکی زۆر گەورەیە لەگەڵ من دەکەی بەس یەک مشکلەمان هەیە مامۆستامە مشکلی چی؟ مامۆستا ئەمن دەچێم وەکی لە فەڕەنسای گەڕامەوە وەزیر داوامان لێ بکە بڵێ کار راپۆرتستان کرد لەوێن دەری ئەبۆ جان وەزیر حەقی چێ بەسەرەوە کوای شێ ڕۆژۆ بۆ ئەوروپا هاتوێتەوە وەزیر بانی کردووە دوای خەمە نەبێ من بە فەرمیێ و نێرم بەس مشکەشکەمان هەیە مامۆستا یا ئەڵڵا من یعنی بە جوانی فەڕەنسی نازانم یعنی ئەم مەسەن حەزم لەوێن دەرێ حەزم چۆ دۆی ئەم بە فەڕەنسی چ بە دۆی بڵێم دۆم لۆ بینن تۆ سەیری ئەو مشکلەیە چۆن بە عەقڵی مدیرەکەتان نەهاتووە فەڕەنسیش نازانی ئەرێ تۆ بەشەری ئەرێ تۆ ئینسانی با بە خۆم بەڕاستی ناونێرم بۆ فەڕەنسا ئەو نێرم بۆ شەهرە العەسەل
بێعەقڵ دوای وا گریمان ناردیشین بۆ فەڕەنسا لە فەڕەنسا دۆکۆ هەیە لێ بەس ماستاو هەیە والله ڕازەکەی مازە بۆ خدای من لە بیرم کرد بزانە وام زای دەچمە فڕەنسای مازان دەستفەشرا العسەری بەس بنای فڕەنسای بۆ خدای مامۆستا یعنی خێرەکی گەورەت کرد یعنی ئەو فترەی لە کۆل ئەو ژەی دەبمەوە والله ئەمنی کوشتێ بۆ خدای ئەو هەموو خواردنە چێ دەخوا تێر نابی تێر معاشم هەمووی لۆ خواردنی دەڕوا نازانم چێوە دەچی مامۆستا عینی دەرەی نییە کێسی ئەوەی نییە بورغی کێسی مەعیدەی تێک چووە سیلاک بووە مامۆستا دوای ئەم بەڕاستی ئەڤینم خۆش دەوێ برینداری ئەڤینیمە مامۆستا هەموو جارێ ئەو گۆرانێ دەڵێم برینداری ئەڤین خانم تێرێرێرێرێم مامۆستا تەسەورکە چی زۆر عەندیکە داوام لێ دەکا چ لای زستانەیە دەڵێ بڕۆ کەوکەوم لۆ بینە کەوکاو هەرێ وەڵڵا کەوکەو چییە؟ کەوکەو ئەوەی بەچی عارەبانەیدا دەڵێ یاڵە ئەزبەری کەوکاو ئەسبەری دەکەی خۆمان هاوینێ دنیا وا گەرمە دەکوڵێ دەلێ شەڵغەمم دەوێ دەی بە شەرەفم بە هاوین شێلم بخوا دوو مەڵ و قنێر دەریایکی ئەمەنە والحاصل با مۆستا بەڕاستی ئەم زۆر مەمنونی توێمە ئەوە برادرێکم هەیە گۆتی نییە گۆتی هیچ غەمت نەبی نشتێ فەڕەنسای وە دەکەم لە فەڕەنسایبی ڕسمی ئەوەی بورجی هەیە فەڕەنسای گۆتی بە شۆتۆشۆی لە پشتت دادەنێ بەچی؟ شۆتۆشۆ خۆی یا شۆفە تۆپە یا تۆپە شۆفە علا کولین مامۆستا ئەوە مامۆستا شەرمەزار ناکەم دەزانیت و ئەو پارچە ئاردەکەم فرۆشتیە ئەوجا چەندت دەوێت لۆت بینم پارە تۆ عیب ناکەیت داناوەشیت ڕەشۆی بە من ئەستان بۆ ئیفادە ئێمە پارە دەینی عەبوو بەڕاستە مامۆستا یعنی دەمنێرنە فەڕەنسای پارەشم دەدەنێ هەرێ بە شەر فەڕەنسای چیتە؟ تۆ ناچی بۆ شەر العەسەل؟ والله مامۆستا لە بیرم چدا لێ من دەکەم هەموو جار باس فەڕەنسای لێ خۆم لەبیر دەکەم عەبوو جۆ بگرە مەرج و مروجم هەیە شەرت و شروتم هەیە منیش جۆ بگرە فەیسبوک داخیت تەلەفۆنی کەس جواب نایێتەوە ئەنستەگرام و نازانم سناپ و تێلێگرام و ئەمانە هەموو داخی جوابی بابە نایێتەوە بەو خدای مامۆستا ئاتوو تەلەفۆنم دۆ بکەیت جواب نادەمەوە دەی دەفەرمو هەستە بڕۆ ون بە لەبەر چاوما دێ باشە مامۆستا ئەم مەمنونم دەڕۆ ملیشم دەستشێنم بەس یەک پرسیارم هەبوو لە فەڕەنسایەوەی گەڕامەوە حەزت لە چی هەدیەت لۆ بینم لە فەڕەنسا ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە عریزەی تەعینەکەی بۆ نووسیت خۆش بوو مامۆستا خۆت دەگرتەوە بە خۆت عریزەت نووسی بە خۆش تەوقیعەت کرد قورئان ڕازەکەی دەسە بە لێ بشکێنە دەبڕۆ شێتم مەکە بۆنژۆر زیغۆ زۆغۆ ئاوەرە ئەو تە چی؟ ئەوە ینی بە فەڕەنسی خۆحافیز جا تو شەربە و خۆ حافیزی بوو یا مۆدە و ئیش پێ کرد دەبڕۆ وەحشی دەبڕۆ ئەمرن نەمێنێت وەرە ژوورێ وەرە چێ بابە دەڕاوەستە با بزانم نەوە کەسێک بمان بینی چیشت بە خەڵکە هەمووی قەپاتکەم دەڵێم بۆ ئەمرت نەبردە و تێلێکی خۆشم نەتێنایێرە چێ بابە بەدزی ئەتومبارە کردیە بەدزی وەڵڵە هەمکە حەلیمەوی خێزانم بزانی بەخۆ بە پیکە بە شتی لێرە حازر دەبی ئەوە خانی برادەرمە چۆل و هۆلە لە خۆمان لێرە دەژین ماوەکی دوور پێکەوە دەبین گەیشتمە برازی خۆم ئەوجا ئەو ماوە دوور درێژە ناچمە دەرێ هەلە ژۆرێ دەبین لە خۆمان چ دەکەیندە لە ژوورێ ناچێ دەرێ دیواری لە بەخ دەکەم پانکەی سەقفی دەبەستم پاکەری دەفرۆشم بە چەرخەوە ئەنی بووکو زاوە چ دەکا فەرمو حیاتم بڕۆژە دەڵێم دەزانی چیا ئەبۆ گیان ئەسڵم باوەڕم نەدەکرم بە تۆ بگەم دڵم وا تون لێ دەدا کچێ ئەمنیش باوەڕم نەدەکرد بە تو دەکەم ئێ منیش وا دڵم پتەپتی دەکە بڕ پێشم کۆبا بڕۆ هەلندا ئەیاغندا عەجەب حەناسە جێدف جالن جاترسن
هەواڵێکی بەپەلە ئەو فڕۆکەیەکە وەفدێکی یەکێک لە فەرمانگە حکوومەکان هەڵگرتبوو بۆ وڵاتی فەڕەنسا لە ئاسمانی سنوورەکانی جەزایر و فەڕەنسا کەوتە خوارەوە هەموو سەرنشینەکان بەداخەوە گیانیان لەدەستدا. ئەلو ئەم کاتەوە باش پێم نەوەتی خەتەکەمان سەریەگرێت ئەوە سەریگرت دەستێ خۆش بێت لە ڕاگەاندەکانە بڵاو کراوەتەوە کەەوە تایارێک وا وەرگەڕاو ئەمانە بەڵام ئێستا ئەرکەکەی سەرشانی تۆ ئەوەیە بچی بڵێ گەندەڵەکانی ئەم فتری لەم دایرەیە کراوە هەمووی بخەیتە سەرشانی ئەبۆ ئەوە ئیشی تۆیە بوو بینم بزانم چیم بۆکەی. ئەو فڕۆکەیەکە دوێنێ کەوتە خوارەوە لە ئەنجامدا هەموو سەرنشینەکان گیانیان لەدەستدا فەرمانبەرێکی تێدایە بە ناوی عەبوو عەلی باقی چەندین دۆسەی گەندەڵی لەسرە وەک دزینی داهاتی فەرمانگە و وەرگرتنی بەرتیل و بزربوونی 1 ملیۆن دلار و چەندین تاوانی تر وەک فڕۆشتنی خۆراک و دەرمانی بەسەرچوو چەندین تاوانی تر کە ئێستاکە بۆتە هۆی ئەو قەیرانەی کە لە وڵات دروست گورە چاولێ چیە لە گوێت لێیە لە فڕۆشتنی مبتەلەکاتی ئەو دەبینی پرۆژەکانی ڕێگاوبان ئەی هاوار بە ماڵم تۆ سێری ئەمەکە کەلوپەلی بێکوالێت گورە خۆ منوازاری پیاوێکی باشەوە دەستی هەبووە لە من گەندەڵەکانی وڵاتە گورە کاکە دەوازەیە بینی هەزار ڕەحمەتی لێبی گورە ڕەحمەتی چی بابە ڕەحمەتی چی کەس دزی بە ڕەحمەت کردووە پێستی سەری بە نەحلت بێ شەیتان بە شەیتانی خۆ وازی لێ نایە تو لە وازی لێ ناینێ چاوەکەم ئەیسە بەس پێم لە تۆ چی تێ بۆچی هاتی وڵەوە کاکە من هەبیرم چوو ئەی بۆچی خەمبەر نادەی ئەوەی قەمبەر دەبڕە خۆ حافیز بێ های والله بریندارم بریندارم برینداری ئەمین خانم هەبوو ئەوە زۆر گەورەی و شووتی خۆ ناچێتە نێو دەوی من هەر پشتە گەورەیە حەلیمە لە چێ وای حەلیمە لە چێ ئێستا هەمووی قل و دەی باوەڕ دەکەی لەکن حەلیمەی گندۆرە نییە گندۆرەی گەورە شەکرە سێوە وڵپ ئاوا دەکا هەر بە پەڵکەوە ئاوا دەکا والله وەچی شفتی دەخوا وەچی نیوەی شفتی دەشتێنی دەخوا وارزای یەک قەلابە بلۆ چار ڕوو کردە دنیا خەرا دەکا هاوار بلبل دەنجی بلبلی دێ دەنجی بلبلی دێ الله شفتی خواردنەی دەنجی هەنیە هەزەیە دەنجی نییە دەڵم هەبوو ئەم چەند خۆش دەوێت قسەیە ئەمە ئێستا نییە بە شعر لۆ دیسپات دەکەواتم خۆش دەگی دەلێ بێشیراڵتە خوڕماتە یارن یۆختە مرواتە چۆزلار و عەلەمی خەر قەشلار و قیاماتە دەخۆ من ئێستا نەگەیشتم تەرجمەکەوە تەرجمەی دەکەمەوە یعنی ئەو چاوانت نییە دنیای دەڕوخێنی ئەو برۆیانە قیامەتە یەک بەقە تەلەفۆنە ئەو چێ دەجواب مەدەوە ڕاوەستەڕە ئەوە مامۆستا ئەحمەد مدیرە لێ گەڕێ 600 جار بەم نێگۆ گوتی ئەگە تەلەفۆنیشت لۆ هات جواب مەدەوە ئێستا وا بەخۆی تەلەفۆنم لۆ دەکە دەی عەبۆ هەڵیگرا عەبۆ چۆنی خۆش سپاس دەکەم بە ڕێزی جۆ بگرە تۆ مردویت لەم دەقیقەیەوانێ نەخۆ پیشانی کەزەیت نەجوابی تەلەفۆنی کەزەیتەوانێ ئەو ڕقەمێکی ئێستاش بۆم کردیت ڕەشی کەرەوانێ کورە مامۆستا چاوەکەم باس دەکەی ئەوە کە ئەمن مردیمە ئەوە کەش دەرێ نا مامۆستا کورە ئەزانم دەبان تۆ مردوی تەواو ڕاگەاندنی ئەعلانی کرد دەبڕدەکە دەی جۆ بگرە ئەو مکالمەی ئێستاشم ڕەشەکەیتەوە ڕقەمەکەشم بسڕۆ قەپاتی کە تەواو ئەلۆ هەبوو چ بوو مامۆستا ئەحمەدە دەرێ ئەتوو مردی لە هەموو تەلەڤیزیۆنش ئەعلان کرای ئەتوو مردی چاکواتۆنێ زیندوی والله وەی دەگۆ مامۆستا هەستا سەبتین چاڵ تەلەڤیزیۆنکەین موبایلە کەش دەڵگرە وەرە بڕۆیم زانیتێ عبۆڕۆیە هەر ئەمڕۆیە ئەمۆگە لە دەوری خەنجەری گەبەری گرم لە ئەبینەر سرانە چووی قەیرم نەزانی باڵم خواردنی دیانی ئەبن بێت تۆچی بگەم خواردن برسیمە ڕۆ ئەمڕۆیە چ دەکەی چ حیاتی چ دەکەیەوە شتی کۆ دەکەمەوە دەڕۆم ئەوکە سەباب سەباب هەیەم تو هێندەی خزم کەس زەنگم بۆ لێدەن تازە تۆ مردووی بڵاو بۆ تۆ مردووی منیش حەیام تۆ ناتوانم لەگەڵ تۆ بژیم کتێ بابە ناوی خوای بینە خۆقابی لە چیە دیعایەکە دەرچووە دیعاە لە زدی مەشهوران هەر دەچی پێوی مەشهور مێردی مردوم ناوێ بڕۆکن حەلیمەی هەر حەلیمە بۆ تۆ باشە حەلیمە یعنی ئەخیری بگەڕێمەوە لای حەلیمەی کتێ بابە ناوی خوای بینە
ئەمە ێڵە ێڵە بگەینە یەک بینە بابە بینە پانتۆری زیادم پێ نییە بینە بابە بینە بەقای شەوەش دەبا بینە بابە بینە پانتۆری زیادم پێ نییە بە شۆڕتی بچمە دەرێ حیاتم ناوی خوای بینە دەی لە کەلی شەیتانی وەرە خوارێ لاکەوا بۆ لەو دەقەیڕە وا دەزانی چی ئەبۆ کەشمە کەچێ بابە ناوی خوای بینە بەجێ من کە دانیشە چێوە دەچی ئەتو وەرە با تەفاومە چی بکەین ئەتو وەرە السلام عليكم. عليكم السلام. سامان كور. سرچاوم تۆ کێی؟ وەرە نام ناسی کاکە معقولە نام ناسی. ورکاکە بە چی بتناسم تۆ دەمەچاو هەڵپێکاوە چوزانم پیاوکوژی دزی گەندەڵی جەردەی چیت؟ وەرە من ئەکبەر مشتری و دوکانەیمە نیوەی ئەشیای و دوکانەی لەناو زیە عایلەیمە تزەی دەبووە. لێکورکاکەم 100 مشتری مێ چوزانم تۆ کامیانی. نام ناسی. بە چی بتناسم؟ تۆ عەبۆ نیت؟ ئەدی چێمە؟ ئەی تۆ نەمردی؟ وەرە مردنی چ کاکە بوختانە برام مردنی چ؟ کورەکاکە هەچی دزی و گەندەڵی یا وڵات هەیە لەژێر سەری تۆیا بوو بەنزینی خراپ دەرمانی خراپ و یەکسپایر زۆر شتی تریش کورە گەندەڵی چه حالی چه کورە کاکە ئەگەرە من گەندەڵ مام ئەو هەموو قەردارە نەدەبوو قەرداری عەکەومەکەیمە بەخوای کاکە وەڵڵە بوختانە خۆت فەقیرەکەی ها قەرداری عالەمی و قەرداری منیشی هەینانە جیب بۆ هاتوویتەوە بۆچی هاتوویتەوە بە تەمای گەندەڵی تری کورە وەرن ئەو دزا بگرن کورە ئەو دزا بگرن کاکە گەندەڵەکەی وڵات هاتۆتەوە وەرن